سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی پێنجشەمە سەرتاش سەردێڕی چەند هەواڵ. بانگەوازی داکۆکیکارانی مافی مرۆڤ بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارەی بەندکراوانی ژن. دەست بەسەرکردنی میلاد ناسری لە بۆکان. بانکهێشتی ڕۆژنامەوانێک بۆ دادسەرای گشتی و انقلابی قڕوە. درێژەی بێبەریکردنی وریشە مرادی لە دەرمان. دامەزرانی زانکۆی کوردی لە ئاڵمان. چالاکی تێکۆشەرانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە ئێران. وە کۆبوونەوەی چالاکانی سیاسی فەڕەنسا بۆ پشتیوانی لە سیسیل کۆهلێر و ژاک پاریس. بانگەوازی داکۆکیکارانی مافی مرۆڤ بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارەی بەندکراوانی ژن. تۆڕیژنانی داکۆکیکاری مافی مرۆڤ لە ناوچەی میزۆ ئەمریکا. بانگەوازێکیان بۆ هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی، وریشە مرادی و شەریفە محەممەدی بڵاو کردەوە. تۆڕیژنانی داکۆکیکاری مافی مرۆڤی میزۆ ئەمریکا کە پێگاتووە لە 3000 چالاکوانی ژن و 300 دامەزراوە لە وڵاتەکانی مێکزیک، هێندۆراس، نیگاراگۆئا، ئێلسالڤادۆر، گواتمالا، یەکدەنگ و یەک هەڵوێست خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی، وەریشە مرادی و شەریفە محەممەدی هەروەها تەزمینی ئەمنیەتی گیانیان بوون. دەست بەسەرکردنی میلاد ناسری لە بۆکان. میلاد ناسری مێرمنداڵی تەمەن 17 ساڵی خەڵکی گوندی کانی ڕەشی سەربەشاری بۆکان ڕۆژی سێشەمە 16 گوڵان بەدوای بانگێش بۆ لقی جێبەجێکاری ئەحکامی ئەو شارە دەست بەسەر و بۆ زیندان ڕاگوێزرا. ڕۆژی چوارشەممە 2 خەزەڵوەری 1403 میلاد ناسری لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بە توند و تیشی دەست بەسەر و پاش 2 هەفتە بەدانانی بارمتەی 400 ملیۆن تمەنی لە بەندینخانەی ناوەندی بۆکان ئازاد کرا. ئەو مێرمنداڵە لەلایەن دادگای ئینقلابی بۆکان بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نایەرەکانی ڕژێم بە 18 مانگ زیندان مەحکوم و ڕۆژی سێشەممەش بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و بۆ زیندان گوازرایەوە. بانگێشتی ڕۆژنامەوانێک بۆ دادسەرای گشتی و انقلابی قوڕوە. ڕۆحەڵڵا زەڕین ڕۆژنامەوانی خەڵکی قوڕوە لەلایەن لقی 2 دادسەرای گشتی و انقلابی ئەو شارە بانگهێش کراو ئەبێت لە 7 ڕۆژی داهاتوودا خۆی بەو ناوەندە قەزاییە بناسێنێت. ڕۆحەڵڵا زەڕین ڕۆژنامەوانی دەستگای هەواڵنێری تەسنیم بووە و لە سەردەمی شۆڕشی ژینا بەهۆی ڕووماڵکردنی ڕووداوەکان و دەربڕینی ناڕزاتی لە ئاست سەرکوتی وەحشیانەی خەڵک دەست بەسەر کرابوو. ناوبراو لە بابەتێکدا ناکارەمەی و گەندەڵی بەرپرسانی ڕژێمی لە شاری قڕوە ئاشکرا کردهبوو. بەو بۆنەوە کەوتە بەرهێرشی ناوەندە ئەمنیەکانی ڕژێم و خەلیل فیعلێگەر فەرمانداری ئەو شارە سکاڵی لە دژی تۆمار کرد. درێژەی بێبەریکردنی وریشە مرادی لە دەرمان. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دۆخی تەندروستی وریشە مرادی ناجێگیرە و لەلایەن بەرپرسانی زیندانی ئەڤینەوە لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. وریشە مرادی زیندانی سیاسی کوردی مەحکوم بە ئێعدام گیرۆدەی چەندین نەخۆشی جیاوازی وەک دیسکی مل و تەنگبوونەوەی کەناڵی نۆخا بووە، بەڵام لەلایەن بەرپرسانی زیندانەوە لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. ئەو بەندکراوە سیاسیە مانگی ڕەشەمەی ساڵی 1402 هەتاوی لەلایەن پزیشکی پسپۆڕی مێشک و دەمەرپشکنینی بۆکراوە و سەرڕای ڕاستپاردە و کادری دەرمان بۆ ئەنجامدانی نەشتەرگەری بەرپرسانی زیندان ئامادەنین ڕەوانەی ناوەندە پزیشکیەکانی بکەن. دامەزرانی زانکۆی کوردی لە ئاڵمان. بە پێی راپۆرتی میدیاکانی ئاڵمان دەوڵەتی ئەو وڵاتە بڕیاری داوە لە ساڵی 2026 زاینی زانکۆی کوردی دابمەزرێنێت. دامەزرانی زانکۆی کوردی بە زمانەکانی سۆرانی و کرمانجی هەنگاوێکی گەورە لەلایەن دەوڵەتی ئەڵمانە و بە مەبەستی دەوڵەتی ئەڵمانیش لە هەڵگرتنی ئەو هەنگاوە پەرەپێدانی پەروەردە و کللتوری کوردی لە یەکێتی ئەوروپا ڕاگەاندووە. بڕیارە خوێندکارانی ئەو زانکۆیە لە بوارە جیاوازەکانی زانست بە زمانی کوردی، ئەڵمانی و ئەنگلیزی لە قۆناغەکانی کارناسی و کارناسی ئەرشەد پەروەردە ببینن. هەروەها ئەو زانکۆیە دەرفەتێکە بۆ قوتابیانی ڕۆژئاوای کوردستان کە دیپلۆمیان بە زمانی کوردی وەرگرتووە. چالاکی تێکۆشەرانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە ئێران.
بە پێوێنانەی بەدەستمان گەیشتووە تێکۆشەرانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی بە نووسینی دروشم پشتیوانی خۆیان لە بنەماڵەی قوربانیانی تەقینەوە لە بەندەرڕەجایی نیشانداوە. بەشداربوانی و چالاکیە دروشمی لەگەڵ کۆماری ئیسلامی هەموو ژیانمان مەرگ و وێرانیە لە سەرشەقامەکانی تاران و کەرج نووسیوە و خوازیاری کاردانەوەی کۆمەڵگا بەرامبەر بە جەنایەتەکانی ڕژێم بوون. هاوکات تێکۆشەرانی شۆڕشی ژینە سەدان تراکتیان لە نێو شەقامەکانی شارەکانیان بڵاو کردوێتەوە و پشتیوانی خۆیان لە بنەماڵەی کرێکارانی گیان بەخت کرد و دووپات کردوێتەوە. کۆبوونەوەی دوکاندارانی کۆمەڵی تیجاری کەنداوی فارس لە شیراز. دوکاندارانی کۆمەڵی تیجاری کەنداوی فارس لە شاری شیراز ڕۆژی سێشەمە 16 گوڵان لە ئاز بڕینی بەردەوامی کارەبا و گرانی ناڕزایەتیان دەربڕی. دوکاندارانی ئەو کۆمەڵە تیجاریە بە وتنەوەی دروشم لەسەر شەقامەکانی شیراز خۆپیشاندانیان کرد و ڕایانگەیان بەهۆی سیاسەتە هەڵەکانی حکومەت زیانی زۆریان بەرکەوتو و لەمایە پوچبوون نزیک بوونەتەوە. ناڕازیان خوازیاری کەمکردنەوەی نرخی کرێ دوکان، کۆنتڕۆڵکردنی نرخی هەڵاوسان، دابینکردنی کارەبای 24 کاتژمێری و دابەزینی نرخی شارژی ماگانە بوو. ڕووخاندنی خانووی شارومەندانی بەلوچ لە چابەهار ڕۆژی سێشەمە 16 گوڵان مامورانی ئیدارەی ڕێگە و شارسازی شارستانی چابەهار هاوڕێ لەگەڵ هێزە ئینتیزامیەکانی ئەو شارە هێرشیان کردە سەر دانیشتوانی گوندی عوسمان ئاباد و خانووی چەند بنەماڵەیەکیان ڕووخاند. بەپێی راپۆرتی کەمپینی چالاکانی بەلوچ شارەوانی و ئیدارەی ڕێگە و شارسازی بەبێ ئاگادارکردنەوە هێرشیان کردوێتە سەر دانیشتوانی ئاوایی عوسمان ئاباد و خانووی چەند بنەماڵی هەژاریان ڕووخاندووە. پێشتریش چالاکانی مەدەنی بەلوچ سەبارەت بە داگیرکردنی زەوی خەڵکی بەلوچ و جێگیرکردنی شارومەندانی غەیرەبوومی لە جێگەیان هۆشداریان بە بەرپرسانی کۆماری ئیسلامی دابوو. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی قزل حەسار و قەزوێن لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەعدامی سێ بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی قزل حەسار و قەزوێن جێبەجێ کراوە. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران دوو بەندکراو بە ناوەکانی ڕۆحەڵڵا مەردانی و مازیار کەریمی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی قزل حەساری کەراج ئیعدام کراون. لەلایەکی دیکەوە بەندکراوێکی ژن بە ناوی مەرزیە ئیسماعیلی بە هەمان تۆمەت لە زیندانی قەزوێن لە سێدارە دراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر ئەکبەر دانش سەراڕوودی لە ئیسفەهان. ئەکبەر دانش سەراڕوودی چالاکی سیاسی خەڵکی ئیسفەهان لەلایەن دادگای ئینقلابی و شارە بە 3 ساڵ زیندان و کۆمەڵێک سزای تەکمیلی مەحکوم کرا. بەپێی حکمی دادگای ئینقلابی ئیسفەهان ئەکبەر دانش سەراڕوودی بە تۆمەتی تەبلیغ دژی نزام لە ڕێگەی بانگەواز بۆ کۆبنەوەی نایاسایی بە 1 ساڵ زیندان و بە تۆمەتی بێڕێزی بەڕێبەری بە 2 ساڵ زیندان و قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵاتیەکان و چوونە دەرەوە لە وڵات مەحکوم کراوە. بەرنامەکانی دەوڵەت بۆ کەمکردنەوەی مەسرەفی بەرق لە درێژەی قەیرانی وزە لە وەرزی گەرمادا وەزارەتی کیشوەری کۆماری ئیسلامی ڕۆژی پێنجشەمە وەکو ڕۆژی پشودان ڕاگەیاند و سەعاتی کاری ئیدارە دەوڵەتیەکانی بۆ 6 بەیانی گۆڕا. بەپێی بەخشنامەی وەزارەتی کیشوەر لە 20 جۆزەردانی ئەم ساڵەوە سەعاتی کاری ئیدارەتی دەوڵەتی بانک، بیمە و شارەوانیەکان لە 6 بەیانیەوە تاکو 1 نیوەڕۆ دیاری کراوە. ئەو بڕیارە لەلایەن سەرۆکۆمارەوە پەسەند کراوە و ڕۆژی ڕابردووش مەسعود پزیشکیان بە میدیاکانی وت هیوادارن کارەبای کارگە سەنعەتیەکان قەتع نەکەن، بەڵام ئەگەر نایەکسانی وزە قەرەبوو نەکرێتەوە ناچارن بەرقی کارخانە و کارگە سەنعەتیەکانیش ببڕن. کۆبنەوەی چالاکانی سیاسی فەڕەنسا بۆ پشتیوانی لە سیسیل کۆهلێر و ژاک پاریس دوایین هەوە. ڕۆژی چوارشەمە حەڤەی گوڵان میتینگێک بۆ پشتیوانی لە دوو بەندکراوی فەڕەنساوی لە زیندانی ئەڤین بە ناوەکانی سیسیل کۆهلێر و ژاک پاریس بە بەشداری بنەماڵێ و دوو بەندکراوە و کۆمەڵێک لە چالاکانی سیاسی و مەدەنی بەڕێوەچوو. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ سێهەمین ساڵڕۆژی دەست بە سەرکرانی سیسیل کۆهلێر و ژاک پاریس لەلایەن کۆماری ئیسلامی بنەماڵی کۆمەڵێک لە بەندکراوانی ئازادکراو وەکو ئۆلیڤیا گڕۆوەندە، لوئی ئارنۆ، بنجامین بەرێر، بەرنارد فیلان، شارەداری پاریس و ژمارێک لە چالاکانی سیاسی و مافی مرۆڤ لە کۆبنەوەیەکدا بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم پشتیوانی خۆیان لە سیسیل کۆهلێر و ژاک پاریس دووپات کردەوە.
خوشکی سیسیل کۆهلێر لەو کۆبوونەوەیەدا ئاماژەی بە دۆخی خراپی تەندروستیە و دووبەندکراوە کردو. ڕایگەیاند ئەگەر دەوڵەتی فەڕەنسا هەوڵەکانی بۆ ئازادی و دووبەندکراوە شەڕتر نەکاتەوە، گیانیان دەکەوێتە مەترسیەوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.